فرمێسکی ئافرەتان تووڕەیی پیاوان کەمەکاتەوە لێکۆڵینەیەکی تازە کراوە تایە دەرکەوتووە کاتێککە ئافرەتێک دڵی تەنگە بێت و فرمێسک بە چاویاتە خوارەوە پیا و هەر تووڕەیەک و هەر بڕکانە ناخیا هەبێت دامرکێت جاستە ئەمێ لە هاوڵاتیان پرسیار بکەم ئەم قسەیە تاچە لە ڕاستە لەگەڵمان. فرمێسی ئافرەت تووڕەیی پێوە کەمەکە؟ های من وای نابینم نازانم. یعنی چۆن فرمێسی ئافرەت؟ بۆ نمونە تۆ لەگەڵ خێزانت لەگەڵ خوشکت لەگەڵ دایکت هاوڕێیەکی ئافرەتت مناقەشەیەکتان هەیە تۆ عەسابت گەرمە بێ کە بینی ئەو دڵی پڕ بۆ فرمێسکە چاویەت تا باشە قەت بۆ خێزانەکەت عاجز بێرێت بەسکای بینی فرمێسکەکێتە خوارە یەکسەر خۆت پسی ئاشتیکەیتەوە؟ بەڵێ بڕوان بەو قسەیە هەیە لەبەرەوەی زۆر جار ئافراد تەنها چەکی دەستی گریانە ئەم کاتێک بۆ نمونە پیاوێک ینی چەند بەهێز بێت کاتێک کە ئەبینێ ئافرەتێک خوشکی یان خێزانێتی یان هەتا ئەگەر بێگانەیەکیش بێت بزانێت ئەگری بە هۆکارێک فرمێسک لە چاوی هێتە خوارەوە بێگومان لەوانەیە جۆرێک لە نەرمی لە دڵا دروست بێت. وەڵی ئەو کەسە دەرێکە کە ڕەحمی بەڕەحم بێت باشە مەسەڵەن قەت بووە لەگەڵ خوشکەکان تا بە مناڵی دایک عاجز بن بەس کە بینوتێک گریاوە یەکسەر تووڕێکە و کەم بۆتەوە یان لەگەڵ خێزانت؟ با لەگەڵ خێزان ماوەیم بووە گریاوە و خەتاباری شەبی وابزانم جان کە گریا خەتاباری شەبی وابزانم. بەڵێ باشە قەت بۆ ژنەکەت عاجز بێ لێت بگری یەکسەر تووڕەیت نەمێنە؟ نانە شتوانە عاجز کردووە؟ نانە ئەگەر مەسەلەن شتێ بێت تااقەتی کا چۆن چاکێکەکەیتەوە؟ وەڵی تر چاکێک پێم من نەسا حەفتا بۆ هەشتا ڕاستە ئەی بیستەکەی تری وەڵی باشە هەر بەجددی کاریگەری هەیە یعنی؟ بەتاکیت مەسەلەن قەت بووە بەرامبەرەکەت ئافرەتێک زۆر زۆریش لێی تووڕە بیت بەڵام کە فرمێسکێ بینی تەواو بیرەچێتەوە؟ بەتاکیت کارگەری هەیە خەتاباری شەبی وانییە؟ ناڵێ